لێرەوە ئێمە پیرۆزبایی لە هەموو گەلی کورد دەکەین و پیرۆزبایی لە عێلی گەورەی جاف ئەەکەین کە ئەمڕۆ لە چوارچەوەی ڤیزیڤالێکا دیارە کۆبووینەوانێ ئەمە دیارە پەیمانی یەکێتی و یەکڕیزیە بۆ گەلی کورد تەبعەن ینی کە دەڵێ جافیش ئێترەوە بەشێکی سەرەکی و گرنگی میلەتی کوردە ئێمە خوازیارین کە هەموو لایەنە سیاسەکانی کوردستان کە بەداخەوە قەیرانی سیاسی یا دۆخی سیاسی لە ئێستادا زۆر ناجێگیرە لایەنە سیاسەکان وەکو پێویست ڕوویان لە یەکتری نییە و هەرێمی کوردستان لە دۆخێکی قەیراناویدایە و عێراق بە هەمان شێوە ئێمە ئومێدمان وایە کە ئەم جۆرە ڤیزیڤاڵە ئەم یەکێتی و یەکڕیزیە ئەم هەموو ڕەنگانە هەر ئەمە ئێساکەیمە بەیەکەوە سایم چەند ڕەنجی جیاجین ینی هەمومان ینی هەرێکە لە لایەنێکی سیاسی بەڵام شتێک کۆی کردوینەوە کە پێی دەگوترێت ڤیزیڤاڵی ئەلۆجی جاف لەبەر ئەوە ئێمە لێرەوە داوامان هەیە لە هەموو گەلی کورد لە لایەنە سیاسەکانی کورد هەمومان هەنگاو بنین بەرەو یەکێتی و یەکڕیزی ئێمە بە یەکێتی و یەکڕیزی توانیمانە ڕاپەڕینی مەزلی خەڵکی کوردستان بکەین و بە یەکێتی و یەکڕیزی توانیمانە پرۆسەی ئازادی عێراق ئەنجام بدەین بە یەکێتی و یەکڕیزی توانیمانە پەرلەمان و حکوومەت دروست بکەین لەبەر ئەوە ئێمە لێرەوە پەیامی ئێمە وەکو من وەکو خۆمەک ئەندام پەرلەمانێک وەکو ئەندامێکی خەڵکی کوردستان و وەجافێکیش ئێمە داوامان ئەوەیە کە بتوانین هەوڵ بدەین ینی ڕیزەکانمان جارێکی تر یەک بخەینەوە ئەمەش بەچی دەکرێت ینی بەوە دەکرێت هەر یەکێک لە ئاسی خۆیەوە بە تایبەتی سەرکردە سیاسەکان ئەگەر هەرێکە هەنگاوێک بێ بەرەو پێشەوە ئێمە پێمان وای خاڵی هاوبەش دروست ئەبێت لەبەر ئەوە من جارێکی تر داوام وایە کە ئەم جۆرە ڤیزیڤاڵانە بکرێت بە هەوێنێکی ئاشتی و برایەتی کە ئەمڕۆ هەموو ڕەنگەکان لێرە کۆبوونەوە بەبێت جیاوازی لەبەرەوە ئەم ڕەنگانە کە لە مستەوای با بڵێن ئێلێکدا کۆبەتەوە ئێمە لێرەوە داوامان وایە لە مستەوای سەرکردایەتی کوردیش کۆ ببنەوە لە نزیکترین کاتدا چارەسەری ئەو چێشانە بکەین کەوا ئەمڕۆ ڕوبەڕوو میلەتەکەمان بۆتەوە ئێمە پێمان وایە هەموو هەنگاوێکی باش بەرەو باشیمان دەبات هەموو هەنگاوێکی پێچەوانەکەشی بەرەو پێچەوانەکەیمان دەبات لەبەرەوە ئێمە پێمان وایە تاکە ڕێگای ئاشتیە ڕێگای حیوار و دانیشتنە کورد دەتوانێت ینی بە دڕدۆمی لە یەکتری ناتوانین بگەینە ئەنجام بە یەکێتی و یەکڕیزی بە نزیکبوونەوە لە یەکتری دەتوانین هەموو ئەو ئەنجامانە هەموو ئەو ئامانجانەی بەدینە هاتوون بەدیان بێنین و ئانە لەبەر ئەوە بە هیچ شێوەیە کورد لەگەڵ شەڕی ناوخۆ نییە هەموو سەرکردەکانمان هەموو تاچێکی کورد نەفرەتی کردووە لە شەڕی ناوخۆ شەڕی ناوخۆ نەفرەت لێکراوە جارێکی تر ئێمە ناچینەوە سەر ئەو ڕێڕەوە کە پێی دەگوتە شەڕی ناوخۆ ئەوە با هەموو عالەم با هەموو دراوسێکانمان با هەموو میلەتان شاهیدی ئەوە بن کە جارێکی تر شەڕی ناوخۆ نابێتەوە بەڵام بەداخەوە ئەو جۆرە شەڕی کە پێی دەگوتێت شەڕی سارد شەڕی ڕاگەاندن هەر شتێکە ئەمانەش قابلی چارەسەریان هەیە بۆیە من پێم وایە لە ئێستادا قەیرانەکان گەیشتونە تڵۆپ پێم وایە ئێستا وەختی ئەوە هاتووە بگەینە چارەسەرێکی بێکەوەی و هەمومان بەیەکەوە میلەتی کورد بەرەو شاڕێی یەکێتی و یەکڕیزی بەرەو سەرکەوتنی گەورە هەنگاو بنین